سەروێن کوی بەخێر بیتەوە. باشی داکم کووە زۆر باشە هیچ عیبی نییە بەس هیلاکمانەکان ساڵێک کە تەمەنی گەنجی من هەمووی ڕۆی لەو ماڵایە بێزار بووم تااقەتی خزمەتکردنی ئەوم نییە من. سەروێن گیان ئەو بەتەمەنە ئەگەر حەز لە خێرە چییە لەو خێرەی گەورتر نییە. جا ئاوا بێزار بووم بێزار منی تر تااقەتم نەماوە. سەروێن بێدەنگ بە باجی لێ نەکە باجۆی لێبێ دایە گیان کوی بەخێر بێ سەحەتت کووە تەمای خۆ یاڕێ باش بی سەردار بێ زەحمەت تۆزەیشم پێکە. فەرموو دایە گیان سەبر 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 ئەو دۆشی دایە گیان پێویست نییە باشە سادێ بۆ باشە سەلام باشە تۆ پێم ناڵێ بۆنە ڕەزیلیت؟ لۆ هیچ ڕزیت لە من دیتیە؟ بەڵێ منیش کەسم نێدیەوە بۆ دایکی خۆی ڕەزیل بێت تۆ نەبێت. کا ڕزیلم لە تو ئاگەلی 900 دکتۆرم پێ کردیا بەڵام بەرگەی ئەمەلیاتەکەی ناگری. ئەگەر وایە بی بە بۆ لای دکتۆرێکی باش لەوە دەزانم خەمی ناخۆم لەوە نای هەوڵم نەدەیە کام دکتۆر باشە پێم بێ دکتۆر ما پێی نەکەم. باشە ئەیبین بۆ لای دکتۆر هێمن خۆ دەزانی چەند باشە و ناوبانگیشی زۆرە باشکم ئێ عیلاجی بکات. باش ئەوە تەلەفۆن دەکەم دەبیکە خوای گیانە کۆماکەیتەوە چا بێتەوە منیش ئیستراحەت بکەم مردم وەنێ خزمەتیکەم وەڵڵاهی بێزار بووم. ئەلۆ باش کاکە زەحمەت نەوی دەتوانین ئەوڕۆمە ئادەش دکتۆر وەربگرین؟ بەڵێ ناوی سعدیە مەحموودە. سعات چار باش برا باش زۆر سپاس دەکەم تۆ سعات چار پێکەوە دەچین باشە؟ باش کاکە سبەینێ وەرنە خەستەخانەی بەڕێز ئەنتەرناشناڵ لەوێ دەتان بینم باشە؟ باش چاوەڕێت دەکەم خواحافیز خواحافیز فەرموو دکتۆر جان خۆش باسەکە بەڕێزم توانی داکە 2 دقە پێ دەرێ سەروی هیچ نییە بڕوا بکە هیچ نییە ئێستا دێ هیچ نییە بڕوا بکە ئێستا دەگە سەروی بڕۆ بڕۆ ئێستا بخۆم دێ باشە؟ کاکە بەجێرێ راپۆرتەکەی داکت وەزعی زۆر خراپە 3 دەماری دڵی گیرایە یەکیان 175 دووشیان 100% گیرایە پێویستی بە عەمەلیاتێکی گەورە هەیە دەبی فەتح سەدر لۆ بکەم. بەڵام دکتۆرەکانی گۆچان بەرگەی ئەو عەمەلیاتە گەورەی ناگریتن. ناشتیوانە ئەمە خەڵکی وامە عەمەلیات کردی و دەریش تۆ زۆر باشە. بەڵام دکتۆر ڕێژەی دەرچوونی چەندە؟ ئەوەیە نازانم حەزەر لە دەست خوایە. باشی دکتۆرگە بزانم عەمەلیاتەکە چەند تەکلیف دەکاتن؟ 7 ملیۆن تەکلیف دەکات. هیچ مەجاڵی لانێ دکتۆر؟ مەجال ئەوەیە ئەم حەق دەستی خۆم وەرنەگرم. حەق دەستی منیش ملیۆنەکە دەبی 6 ملیۆنیش بدەن. باشە دکتۆر بیرش لێ دەکەینەوە دوای خەبەر دەمەوە. باشە مش چاوەڕێی تەلەفۆنتانێ. سپاس دکتۆر سپاس دەکەم. بەس ئەوانە بینەوە لەگە خۆ باشە؟ باشە هەمووی بینەوە. باشە دکتۆر سپاس.